بەناوی خی گەورە و مێرەبان خۆشەویستان و ئازیزان سڵاوی خی گەورەتان لێبێ. ئەو لەم بەرنامە و چاوپێکەوتنە باسی وەرزش ئەەکەم، بەڵام وەرزشێکی خێرا، باسی وەرزشێکی خێرا لە کاتێکی کەمدا. طبعاً لای هەموو یەشکرایە کە وەرزشکردن یەکجار سوودێکی باشی هەیە بۆ تەندروستی دڵ. وەرزشکردن زۆر زۆر سوودی هەیە و باشە بۆ سیەکان. وەرزشکردن زۆر باشە بۆ خانەکانی لەش. وەرزشکردن باشە بۆ کۆنتترۆلکردنی شەکرە لە خوێنە. وەرزشکردن زۆر باشە بۆ دابەزاندنی کێشیش، و وەرزشکردن زۆر باشە بۆ سووتانی چەوری لە لەشە. بەڵام لە 80% ئێمە ئەو وەرزشەی کە دەستنیشان کراوە بۆ ئەنجامی بدەین ئێمە ناتوانین ئەنجام بدەین، کە تقریباً بە حدودی 150 دقەیە لە هەفتەیەکدا، بەهۆی ئەوەی ئێمە یانمە زۆر مەشغوڵین، یانەوە تا کاتێکی کەممان هەیە بۆ وەرزشکردن، یان کەمتر خەمین بۆ ئەنجامدانی وەرزشە. پرسیارەکە ئەوەیە: ئایا ئەگەر وەرزشێکی وەرزشێکی کورت، وەرزشێکی خێراوە لە ماوەیەکی کورتە ئەنجامی بەم بەراورد بە وەرزشە سوودی هەیە یان نا؟ توێژینەوەکانەوەیان دەرخستووە کە بەڵێ ئەو وەرزشەی کە لە ماوەیەکی کورتە و وەرزشێکی خێرایە و لە ماوەیەکی کورتە ئەنجامی ئەدرێ، یەکجار سوودێکی باشی هەیە بەراورد بە وەرزشەی کە من باسم کرد کە 150 دقەیە وەرزشێکی مامناوەت لە هەفتەیەکە. ئەو وەرزشە چۆنی ئەنجامی بدەین؟ ئەتوانی لە ماڵەوە ئێستا ڕەمەزان ئەتوانی ئەنجامی بی، مەسەلەن بۆ نمونە لە پێشی ئەوەی ڕۆژەکە و بشکێنی، نیو سەعات پێشەوەی ڕۆژەکە و بشکێنیانەوە تا دوای ڕۆژشکاندن بە سەعاتیان بە سەعاتنیان بە 2 سەعات ئەتوانی ئەنجامی بی، یانەوە تا لەسەر پاسکیلێکاوە ئەنجامی بی، یانەوە تا ڕاکردنی لە ناو ماڵا بێ، یان لەسەر جیازێکی ڕاکردن بێ، یان پاسکیلێک لێ خوڕین بە بەرزاییەکە بێ. ئەمانە هەر هەمووی ئەتوانی لەسەری ئەنجامی بی. وەرزکردنەکەیش بەم شێوازەیە. ئەمە بە هەموو وەرزشەکە وەکو وتم 10 دقەیە، ئەتوانی لە 10 دقەیە وەرزشەکە ئەنجامی بی. بەوەوە ئەتوانی تقریباً هەموو کەسێک ئەتوانی ئەنجامی بە، و لەو کاتەیە تۆ کاتێکی کەمت تەرخانەکەی بۆ وەرزشەوەیەک و سوودێکی یەکجارە باش ئەبینی. وەرزشەکەش بەم شێوازەیە کە وەکوتم 10 دقە، دقەی یەکەم 2 دقە 2 دقە 4 سێتی 10 دقەی 2 دقەی ئەتوانی ئەنجامی بی. سێتی یەکەم مەسەلەن 2 دقەی یەکەمەوە بەو شێوازە بە هێواشی ئەنجامی بی، بۆ ئەوەی لاشەی خۆت تۆزێک گەرم بکەی بۆ ماوەی 1 دقە بەم شێوازە. طبعاً ئەمە ئەتوانین لێرە کەلەرەکانی تایەوە ئەم پەیدەرە، قووەتی ئەم پەیدەرەش ئەتوانی تونکەیتەوە بە ئیسراحەتی خۆت، ڕۆژ بە ڕۆژ ئەتوانی هێزەکەی تونترکەیتەوە. وەکوتم بۆ ماوەی 1 دقە بەم شێوازە ئەنجامی ئەدەی. ئەمە لەسەر خۆت وەرزشەکە ئەکەی. پاشان لە دقەکە تەواو بووی، ئەم جارە ئەتوانی وەرزشەکە خێرا بکەیتەوە بەم شێوازە. خۆشەویستان، ئەمە بە ماوەی 1 دقە تقریباً هێوە وەرزشەکەمان بە پەلە ئەنجامدا. طبعاً ئەتوانی 4 سێت ئەم وەرزشە دووبارەی کەیتەوە. توێژینەوەکان سەلماندیانە کە ئەم جۆرە وەرزشە کە ماوەی 8 دقە لە ڕۆژێکە ئەتوانی ئەنجامی بی، دەریان خستووە کە سوودێکی یەکجار هەیە بۆ تەندروستی. هەندێک توێژینەوەکان باسیەوەکەن کە ڕێژەی شەکر لە خوێنە کۆنتترۆڵەکە، و هەندێک توێژینەوەکانەوەیان دەرخستووە کە ئەم جۆرە وەرزشە زیادکردنی حساسەتی لەش بۆ ئەنسۆلین زیاکە و مقاومەتی لەش بە ئەنسۆلین کەمەکاتەوە، بەو شێوازەی کۆنتترۆڵی شەکرە لە خوێناکرێ. و هەندێک لە توێژینەوەکان ئەوەیان دەرخستووە کە ئەم جۆرە وەرزشە لەم ماوە کورتەیە بەو شێوازە خێرایە کە یاقەی لەش و زۆر بۆ دڵ باشە، و هەروەها بۆ سیەکانی زۆر باشە. هەندێک توێژینەوەی زانستی
ئەوەی دەرخستووە کە ئەم جۆرە وەرزشە بۆ خانەکان بۆ چالاکردنی ئەو خانانەی کە پێوتێ خانە سوتێنەرەکان واتە خانە وزە سوتێنەرەکان یان وەبەرهێنەرەکان کە پێوترێ مایتۆکۆندریە چالاکی ئەو خانانە بەڕاستی زیاکە و هەندێک توێژینەوەی زانستی ئەوەی دەرخستووە کە ئەم جۆرە وەرزشە سوودێکی یەکجار باشی هەیە بۆ چالاکردنی هەندێک هۆرمۆنات کە هۆرمۆناتی سوتانی چەوری و هۆرمۆنە چەورێ سوتێنەرەکانن بە تایبەتە و چەوریانەی کە لە منطقەی کەمەر هەیە ئەویش هۆرمۆنەی ئێپنفرین و ئەدرینالین و نۆرەدرینالینە و هەندێک توێژینەوەکانی تر ئەوەیان دەرخستووە کە ئەم جۆرە وەرزشە یەکجار سوودێکی هەیە گەربێت و تۆ بە بەردەوامی ئەنجامی بی بۆ کەمکردنەوەی ئیشتیهاوی خواردنت و لەم ماوە کورتەیە وەکوتم تۆ ئەتوانی ئەم جۆرە وەرزشە چوار سێت لەم جیاوازە بکەی سێتی یەکەم بەو شێوازە وەکوتم دقەیەک بە هێواشی دیسانەوە دوای دقەیەکی کە بە سەریعی ئەنجامی بی. خۆشەویستان بەم شێوازە ئەمە دوو سێت بوو ئەتوانی تۆ دوو سێتی تر ئەم بەم شێوازە وەرزشەکە بکەیت و هەموو توێژینەوەکان ئەوەیە باسیەوەکەن باسی ئەو سوودە زۆرانە ئەکەن کە من باسم کرد لە کە بۆ تەندروستی دڵە بۆ تەندروستی سیەکانە بۆ تەندروستی خانەکانە بۆ سوتانی چەوری ئەم مەنتیقانە ئەم کەمەرە سوتانی چەوری کەمەرە و هەروەها کۆنتڕۆڵکردنی شەکرە لە خوێنە و زیادکردنی حساسەتی لەژ بە ئەنسۆلین. ئەمە وەرزشێکی زۆر زۆر خێرایە و لە کاتێکی گونجاوە هەموو کەسێک ئەتوانێت لە ماڵی خۆی ئەنجامی بە و هەر لە شوێنێکە ئەتوانی ئەنجامی بی. هیوادارم توانی بێتمان زانیاریەکی بەسوود بگەینین بە ئێوە تا هەڵلقەیەکی تر و دیدارێکی تر خواتان لەگەڵ.